بسم الله الرحمن الرحيم. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا
سبحانك 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 فقنا عذاب النار. الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة ولا تخزنا
تخلف الميعاد ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد صدق الله العظيم. زێدە خۆشحاڵین ئەمڕۆ لێرە هەمومان پێکەوە میوانی سەرخوانی ڕاخراوی قورئانی پیرۆزین. هیچ شتێک نەیهێناوین بۆ ئێرە جگە لە بۆنی بخوردی ئەو سوورەتانەی ئاوەزمان بۆندار دەکەن، جگە لە عەتری ئەو ئایەتانەی سینەمان نەرم نەرم دەکەن. جگە لەوەش ئەوەی زۆرتر جێگای شانازیمانە ڕۆڵەی کورد بە دەنگ و سەدای کوردانە کە ئیلهام لە سروشت و شێوەی ژیانکردنی کوردانە وەردەگرێ. ئەمڕۆ لێرە ڕۆحی ئێمە تەژی بە ئایەتەکانی قورئانی پیرۆز دەکا. شانازیە بۆ ئێمە هەمومان لێرە و لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی جیاواز لە ڕۆژانی دیکە سەرشارە بە جوانیەکانی قورئان. ئەمڕۆ ئەم هۆڵە گوێچکە و دڵی ئامادەبووان بە دەنگ و سەدای قورئان ئاوەدان دەکاتەوە، کەواتە بەخێر بێن بۆ سەر ئەم خوانە قورئانیە. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا إذا ضربتم في سبيل الله فتبينوا في سبيل الله فتبينوا ولا تقولوا لمن ألقى إليكم السلام لست مؤمنا تبتغون عرض الحياة الدنيا فعند الله مغانم كثيرة كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا إن الله كان بما تعملون خبيرا. لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل
والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما درجات منه ومغفرة ورحمة وكان الله غفورا رحيما إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا صدق الله العظيم. بەڕێزان ئێستاش وتاری بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ لەلایەن بەڕێز حاجی فاروق علی ئەحمەدەوە پێشکەش دەکرێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، مامۆسایانی بەڕێز، نوێنەرانی حیزب و لایەنە سیاسیەکان، نوێنەرانی دام و دەستگا حکومیەکان، خوشکان، برایان، میوانە بەڕێزەکان، ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. خۆشحاڵین، سوپاسان دەکەم لە ناخی دڵمانەوە بە ناوی بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵەوە کە بەدەم بانگهێشتەکەمانەوە هاتن. لە خوای گەورە داواکارم بۆ خێر هاتبن و خێرتان لەگەڵ خۆتان ناهێنابێ. دیارە ئەو ئاهەنگەی کە جەنابتانی بۆ بانگهێشت کراوە دەرئەنجامی بەرنامەیەکی
پێشبڕکێی قورئانی پیرۆزە لەلایەنی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئامادە و پێشکەش کرابوو کە ژمارەیەکی زۆر لە قورئان خوێنان تیانە بەشداری کردبوو. سوپاس بۆ خۆی گەورە بەرنامەکە بە سەرکەوتووی ئەنجام درا و ئەمڕۆ لێرە ئەنجامەکەی ئاشکرا دەکرێت و ئێوە بۆ ئەو مناسەبەتە بانگێشت کراون. لێرەوە بە پێویستی دەزانم لە ناخی دڵەوە سوپاس و پێزانینی تۆڕی میدیایی کۆمەڵ بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ و کەناڵی ئاسمانی پەیام پێشکەشی لیژنەی داوەران بکەم لە بەرنامەکە کە بە درێژایی مانگی پیرۆزی ڕەمەزان بە زمانی بەڕۆژووەوە توانیان بە سەرکەوتوانە ئیدارەی پێشبڕکێیەکە بکەن. من لێرەوە سوپاسیانەکەم و داوا لە خوای گەورە دەکەم کە خزمەت و ماندووبوونەکەیان بخاتە ترازووی چاکەکانیانەوە و لە قیامەتا پاداشتیان بداتەوە. لێرەشەوە سپاسی پێشکەشکارانی بەرنامەکە دەکەم کە ئەوانی کە هەمان شێوە لەگەڵ لیژنەی داوەرانە توانین سەرکەوتوانی ئیدارەی بەرنامەکە بدەن. سپاسی تەواوی قورئان خوێنەکان دەکەم کە لە سەرەتای بەرنامەکەوە ئامادە بوون و لەگەڵ تەواوی یاسا و ڕێسەکانی بەرنامەکە تەحەمولیان کرد و تا بەو ئەنجامە گەیشت کە ژمارەیەکیان توانیان سەرکەوتن بەدەست بێنن. دیارە لە دەرەنجامی بەرنامەی لەو جۆرە ژمارەیەک حتمەن کە مادەم ناوی ڕکابەری و پێشبڕکێ بوو ژمارەیەکە سەر دەکەون، بەڵام لێرانە دۆڕان هەیە نە سەرکەوتن بەڵکو گرنگ بەشداربوونەکەیە. بۆیە من لێرەوە هەرچەند تا ئێستا نازانم سەرکەوتوەکان کێن، یەکەم و دووەم و سێمەکە کێیە، بەڵام پیرۆزباییان لێ دەکەم، هیوادارم کەوە بتوانن باشتر خزمەت بە قورئان و پەیامە پیرۆزەکەی ئیسلام بکەن. بە هەمان شێوە سپاس و پێزانینم بۆ تەواوی بەشەکانی تۆڕی میدیایی کۆمەڵەیە لە ناوەندی بەرنامەکان، لە ناوەندی هونەری، لە کارگەڕی کە توانیان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەرکەوتوانە ئیدارەی میوانەکان بدەن و لە خزمەتی میوانەکان نابدن. بە هەمان شێوە سپاسم بۆ کۆمپانیای ئەسیا هەیە لەگەڵ برنجی مەحموود کە سپۆنسەری بەرنامەکەیان کرد و توانیان بەشێک لە دیاریەکان دابین بکەن. دووبارە من بە ناوی بەڕێوەبەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵەوە جارێک کە سوپاسانەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم، لە خوای گەورە داواکارم ئەم هاتنەتان بکاتە توێشووی باشە و لە باشەکانتانە بۆتان بنووسێ و لە ڕۆژی قیامەتە بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. ئەقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. خلقنا الإنسان من نطفة أمشاج نبتليه فجعلناه سميعا بصيرا. إنا هديناه
إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا وسعيرا إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا إنا نخاف من ربنا يوما عبوسا قمطريرا فوقاهم الله شر ذلك اليوم ولقاهم نضرة وسرورا وجزاهم بما صبروا جنة وحريرا صدق الله العظيم. ستایش بۆ تۆ خودایە، ستایش بۆ تۆ خودایە کە نیعمەت و منەتی تۆ لەسەر بەندەکان زیاد و بێشومارە. قورئانێکت بەڕێبەر و ڕێنیشان دەرناردووە کە بەر لەوەی بێتە سەرزەوی، بەر لەوەی بچێتە ناو سینەی مرۆڤەکان و ژیانیان بکات بە بەهار و مێردزەجار، ئاسمانەکانی ڕێخستووە و ژیانی پڕ لە ئیتاعی بە حەشری مەلایکە بەخشیوە. کەواتە فەزڵ و منەتی خوداوەند لەگەڵ ئاەتەکانی قورئانی پیرۆزدا هاتۆتە سەرزەوی و ناو ژیان و شعوری ئێمەوە. پیرۆزە لە ئێوە ئامادەبوانی خۆشەویست کە ئێستا لێرە و لەم جێگێدا لەبەردەم ئاەتە نورینیەکانی ئیلاهیدا تێکەڵ و دەست لەملانن.
لله الحمد والمنة. لله الحمد والمنة على أن أنعم علينا لنكون في ظلال القرآن الكريم والطريق الحق القويم. لله الحمد والمنة على أن جمعنا هنا لنستمع إلى آيات القرآن الكريم، فنبارك لكم حضوركم هذا وسعيكم مشكور إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فأما من أوتي كتابه بيمينه فيقول هاؤم اقرءوا كتابيه إني ظننت أني ملاق حسابيه فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية فهو في عيشة راضية في جنة عالية قطوفها دانية كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية لا إله إلا الله والله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. صدق الله العظيم. بەڕێزان ئێستاش ئێمە و ئێوە لە بەردەم تارێکی بەڕێز مامۆستا عەلی بابیر ئەمیری
أيها الإخوة والأخوات، يتفضل الشيخ علي باقير أمير الجماعة الإسلامية ليلقي على مسامعنا كلمته الطيبة، فليتفضل مشكورا. الحمد لله، وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. هەموو لایەک بەخێر بێن. زۆر خۆشحاڵم بەم کۆرە مبارەکە و سەرەتا زۆر دەستخۆشی دەکەم لە تۆڕی میدیایی کۆمەڵ و لە هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون بۆ هەم سازکردنی ئەو پێشبڕکە قورئانیە و سازدانی ئەم کۆڕ و مەجلیسەش کە بەپێی فەرمایشتی ڕوون و ڕاشکاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێت هیچ کاتێک کەسانێک لە یەکێک لە ماڵەکانی خوادا کە ئێمە ئێستا ئەم هۆڵە بەم قورئان خوێندنە مبارەکە و بەم چالاکیە ئیمانی و قورئانیە بۆتە ماڵێکی خوا، چونکە ماڵی خوا ئەو شوێنەیە کە یادی خوای تێدا دەکرێت، بەندایەتی بۆ خوا لەوێدا ئەنجام دەدرێت و ڕکوع و سەجدەی تێدا دەبردرێت. دەفەرمێ هەر کاتێک کەسانێک لە یەکێ لە ماڵەکانی خوادایە لە هەر شوێنێک لە سەرزەمینی خوا کۆ ببنەوە یادی خوا بکەن، فریشتەکان دەوریان دەدەن و ئارامی و ئۆخژن دەڕژێتە سەر دڵ و دەرونیان، و خوای پەروەردگاریش لە لای فریشتە زۆر لە خوا نزیکەکان یادیان دەکات. ئینشاڵڵا ئەم کۆڕ و مەجلیسەی ئێمە لەو کۆڕ و مەجلیسانەیە. بەڕێزان، ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێکهاتەکانی ئومەتی پێغەمبەر بریتین لە هەموو ئەو گەلوونەتەوانەی کە شوێن ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەر کەوتون عەلەیهی سەڵات وەسەلام لە نەتەوەی عەرەب، کورد، فارس، تورک، ئەفغان و هەموو ئەو گەلوونەتەوانەی دیکە کە زۆرن و بە گۆشە و کەنارەکانی دنیادا بڵاو بوونەتەوە. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناسنامەکەمان بریتێ لە قورئان. ئێمە ئومەتی قورئانین. ئێمە شوێنکەوتووی ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەرین صلی الله علیه وسلم کە ڕێوشوێن و ڕێباز و طریقەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جگە لە بەرجەستەکردنی قورئان لە دنیای واقعدا و جێبەجێکردنی قورئان شتێکی دیکە نییە. زۆر جار باسی جەدەلێک دەکرێت لە نێوان قورئان و سونەتدا، پەیوەندی قورئان و سونەت. لە ڕاستیدا ئەوە نییە کە سونەت شتێک بێت لە بەرامبەری قورئاندا، بەڵکو جەوهەر و نێوەڕۆکی سونەت بریتێ لە قورئان. و سنت یعنی طریقە، ڕێباز. ئەگەر بمانەوێ ئیسلام بە شێوەیەکی نەزەری و تیۆری بناسین دەبێت تەماشای قورئان کەین، بەڵام ئەگەر بمانەوێ ئیسلام بە شێوەیەکی تەطبیق کراوی، بەرجەستە کراوی لە دنیای واقعدا ببینین دەبێت تەماشای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ڕێباز و ڕێوشوێنەکەی بکەوین. لە ڕاستیدا سنت شتێکی جانیە لە قورئان. قورئان و سنت دوو شتی تێکەڵکێشن. قورئان ئیسلاممان پێدەناسێنێت وەکو شتێکی فیکری، تیۆری و نەزەری، بەڵام سنت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو قورئانە و ئەو ئیسلامەمان بە بەرجەستەکراوی دەخاتە بەرچاو. کاتێک پرسیار لە دایکمان عائیشە خوا لێی ڕازی بێت، سدیقەی بنتی سدیق کراوە دەربارەی ڕەوشت و ئاکاری پێغەمبەر صلی الله علیه وسلم، بە بابای پرسیارکەری گوتووە: یا بونەیە ئەوەلا تەقرەئی القورئان، ڕۆڵە گیان قورئان ناخوێنی؟ شارەزای قورئان نی؟ ئەویش دەڵێ بەلا با، دەڵێ فەئینە خولوق نەبی الله کان القورئان، وەکو لە صەحیح موسلمدا هاتووە.
ڕەوشت و ئاکاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قورئان بوو. قورئان چی دەفەرموو ئەو وای دەکرد. جا وشەی خوڵق لە زەینی ئێمەدا چەمک و واتایەکەی بەرتەسک و بچووک بۆتەوە. وا دەزانین خوڵق یعنی هەڵسوکەوتی شەخسی یا ئەو پەڕەکەی هەڵسوکەوتی خێزانی. نا، خوڵق لە زمانی عەرەبیدا و لە بەکارهێنانی قورئان و سونەتدا یعنی کۆی هەڵسوکەوت و ئاکارەکانی ئینسان، چه پەیوەندی بە هەڵسوکەوتی شەخسیەوە هەبێ، چه لە چوارچەوەی ماڵ و خێزاندا بێ، چه لە بواری کۆمەڵایەتی، چه لە بواری حکم و سیاسەت، لە بواری جەنگ و ئاشتی، لە بواری پەیوەندیەکان لە زمانی عەرەبیدا وشەی خوڵق هەموو هەڵسوکەوتەکانی ئینسان دەگرێتەوە. کۆی ئاکار و هەڵسوکەوت و ڕەوشت و ڕەفتاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو بوارەکانی ژیاندا بریتی بوو لە کارپێکردنی قورئان. بەڵێ بە تەئکید بێجگە لە قورئان کە وحی ڕاستە و خۆی خوایە، پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک یاسای دیکەشی بۆ هاتوون هەر لە ڕێی وحی خوای پەروەردگارەوە کە دەتوانین بڵێ وحی ناڕاستە و خۆی خوا. بەڵام سنەتی شتێکی جیانیە لە قورئان، بەڵکو سنەت بریتە لە جێبەجێکردنی قورئان لەسەر ئەرزی واقع. و ئێمە بەبێ سنەت، بەبێ ڕێوشوێنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناڵێم لە قورئان تێناگەین، بەڵام ناتوانین جێبەجێی بکەین ئەگەر نا قورئان ڕۆشنە. لە چەندان ئایەتدا خوای پەروەردگار ناوی کتێبەکەی خۆی بە ڕۆشن ناوهێناوە. ئەلیف لام ڕا تیلکە ئایات الکتاب وقورئان مبین طاسین تلك آيات القرآن وكتاب مبين. سەرەتای سوورەتی حیجر و سەرەتای سوورەتی ئەنەمل. ئەوەی کە خوا بۆ پێغەمبەری خاتەمی ناردووە، چی وەکو قورئان واتە خوێنراوە، چی وەکو کتاب واتە نووسراوە، لە هەردوو حاڵەتیدا مبینە. مبینیش دەگوترێ لە ئەبانەی لازیمەوە هاتبێ واتە ڕۆشن، و دەشگونجێ لە ئەبانەی متعەدیەوە هاتبێ واتە ڕۆشنکەرەوە. قورئان هەم ڕۆشنە هەم ڕۆشنکەرەوەیە. ئەدی ڕوونکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ قورئان چۆن بووە و چی بووە کە لە سوورەتی نەحلدا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ذیکرمان بۆ لای تۆ ناردۆتە خوار تا ئەوەی بۆ خەڵک نێردراوەتە خوار، بۆیان ڕوون بکەیەوە و بەڵکو خۆشیان بیر بکەنەوە. لە ڕاستیدا ڕوونکردنەوەکەی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بریتێ لە ڕوونکردنەوەی چۆنیەتی جێبەجێکردنی قورئان. خوای پەروەردگار پێمان دەفەرمێ نوێژ بکەن. چۆن نوێژ بکەین؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر مینبەر بەلای کەمەوە دوو جار وەکو لە سەحیح بوخاری مسلمدا هاتووە نوێژی کردووە و فەرموویەتی سەڵلوو کەما ڕەئەیتمونی ئوصەلی، وەک چۆن منتان بینی نوێژم کرد ئاوا نوێژ بکەن. خوا دەفەرمێ نوێژ بکەن. وشەی سەڵات لە قورئاندا بە معنای دوعا دێ، بە معنای ئەو یادکردنەی خوا دێ کە باڵندەکانیش كل قد علم صلاته وتسبيحه. بەڵام سەڵات بەمانە عورفیەکەی ئەوەی کە خوا بۆ پێغەمبەری خاتەمی ناردووە، پێغەمبەری خاتەم بۆی ڕوون کردوینەوە شەو ڕۆژی 5 نوێژ، ئەوە هەریکی ئەوەندە ڕکات و بەو شێوەیە بەو شێوەیە. هەروەها خواپەرستیەکانی حەج، هەروەها هەموو شتەکانی. ئێمە چەندان ئاەتمان هەیە دەربارەی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەهلی کوفر، کامیان لە چه شوێنێکدا و کامیان لە چه شوێنێکدا جێبەجێکەین بەهۆی ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمان بۆ دەردەکەوێت. پەیوەندیەکانمان چۆن بن لە کاتێکدا مسڵمانان قەوارەیەکی سیاسیان دەبێ، پەیوەندیەکانیان چۆن بن ئەوە بە پێ ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. تیشکمان بۆ خراوەتە سەر هەموو ئەوانە. بەڕێزان خوشکان و برایانی خۆشەویستم، ئەو برایەتان کە لە خزمەتتان داوەستاوە، من لە ساڵی 1970ەوە خوا ئەو لوتفەی لەگەڵ کردوم کە لە خزمەت قورئاندا بم. ئەڵبەتە پێشترش لە قورئانی لە خزمەتیدا بووم، بەڵام وەکو لەبەرکردن تا تەمەنم گەیشتۆتە ئێستا لە خزمەت قورئاندا بووم و ئینشەڵا
تا کۆتا زیاتر لە خزمەتیدا دەبین دەمەوێشتان پێ بڵێم ئەو قورئانە کە من 30 ساڵەی لە خزمەتی دام 37 ساڵ من ئێستا خەریکی تەفسیری قورئانم بە کوردی گەیشتومە جوزئی 15 بۆ تەفسیرکردنی هەندێک ئاەت تەماشای هەموو ئەو تەفسیرانە دەکەم کە لەبەر دەست من کە ژمارەیان لە 30 زیاترە ئەم قورئانە دەریایەکی بێبنە ئەم قورئانە لەبەر ئەوەی فەرمایشتی خوایە نهێنیەکانی کۆتاییان نایە دەریایەکی پڕ لە گەوهەر و مرواریە هەرچی ڕاستی هەیە و مرۆڤ پێویستی پێیەتی لە قورئاندا هەیە وەکو لە سوورەتی فورقاندا خوا دەفەرمێت قل أنزله الذي يعلم السر في السماوات والأرض إنه كان غفورا رحيما بڵێ کەسێک قورئانی ناردووە زاتێک قورئانی دابەزاندووە کە نهێنی ئاسمانەکان و زەوی دەزانێت جا ئێمە ئەو تەمەنەمان جێی خۆ دەگرێ ئەو تەمەنەمان بە پیر ڕۆ ناچێ کە لە خزمەت قورئاندا بەسەری دەبەین چ وەکو خوێندنەوە یا فێربوونی خوێندنەوەی چ وەکو لێ تێگەیشتن چ وەکو کارپێکردن چ وەکو جێبەجێکردن لە ژیانی خۆمان ژیانی تاکی خێزانی کۆمەڵایەتی چ وەکو جێبەجێکردن لە ژیانی سیاسی و لە ژیانی گشتیماندا مسلمانان لە ڕۆژهەڵات بۆ ڕۆژئاوا لە باکوور بۆ باشوور لە هەموو گۆشە و کەنارەکانی جیهانی ئیسلامی و جیهانی غەیرە ئیسلامیش کە لەگەڵ دەیان و سەدان قەیران و گرفت و کێشەدا دەستەویەخەن بە تایبەتی ئێمە لە عێراق و لە ناوچەکە و لە هەرێمی کوردستانیشدا لەبەر چی ئەوە هەمووی دوورکەوتنەوەی لە قورئان لە ئاەتی پێش ئاەتی کۆتایی سوورەتی ئەشوڕادا خوا ئاوا باسی قورئان دەکات دوای ئەوەی باسی ناردنی وەحی دەکات بۆ پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام دوایی دەفەرمێ وەکەذالک ئەوحەینا ئیلەیکە ڕوحا من ئەمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم دەفەرمێ هەر بەو شێوەیە کە وەحیمان بۆ پێغەمبەران ناردووە بەو سێ شێوەیە کە لە ئاەتی پێشتردا باسی دەکات ئاواش ڕوحێکمان لەلایەن خۆمانەوە بۆ تۆ ڕەوانە کردووە ئەم قورئانە ڕوحە براو خوشکەکان ڕوحە جەستەی مرۆڤ بەبێ ڕوح دەگەنێ دەبێ زوو بیخێژێر خاک ژیانی مرۆڤیش بەبێ ئەو ڕوحەی وەحی کە لە قورئاندا بەرجەستەیەوە پاشان لە سونەتی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام ژیانی مرۆڤیش بۆگەن دەبێ ئەو بۆگەنی ئاخر زوڵم بۆنێکی ناخۆشە بێعەدالەتی فەساد داڕوخانی ئەخلاق ئینحرافی فیکری ناتەبایی ناڕێکی ئەوە هەمووی بۆن و بەرامەیەکی ناخۆشە بڵاو دەبێتەوە لە ئەنجامی ئەوەدا کە ئەو ئومەتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ لێرە چ لە شوێنەکانی ئێمە لە قورئان دوورکەوتووینەوە لەو ڕوحە دوورکەوتووینەوە وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان أي محمد صلى الله عليه وآله وسلم تو ندزاني بيش أوي قرآن دبو بي ندزاني نبرنامج شو نإيمان شو نبرنامج جان شو كتاب يعني برنامج جان ولا الإيمان نشد دزاني إيمان شو في غنبري خوا خوان حسبو خوايد ناسي بلام إيمان بوشي وكخوا ديبي پیغمبر علیه الصلاة والسلام دبی لڕێی وحی و فێری بکرێ هەموو پێغەمبەران ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا بەڵام ئێمە ئەو ڕوحەمان کردە ڕووناکیەک نورێک کە هەر کامێک لە بەندەکانمان بمانەوێت پێی ڕاستە ڕێ دەکەین وإنك لتهدي إلى صراط مستقيم وبدڵنیایی تۆ خەڵک دەخەیە سەر ڕاستە ڕێ ڕێنماییان دەکەی بۆ ڕاستە ڕێ ئێمە کە میلەتێکی مسلمانین نەتەوەیەکین بە ئیمان و ئیسلامەوە گۆشکراوین لەو ڕۆژەوەکە ئێمە بە قورئان ئاشنا بووین ئێمە ناسنامەمان پەیدا بووە ئێمە بوونێکمان پەیدا بووە ئێمە وەکو چۆن شیرێک هەوێن دەکرێ ئێمە مەیوین هەناو هەوێنێکمان تێگەڕاوە کە بریتێ لە نووری ئیمان و ئیسلام و قورئان
پێش ئیسلام ئەم میلەتەی ئێمە بەڵێ باسی دەوڵەتی میدیا دەکەن و باسی هەندێشت دەکرێت بەڵام ئەم میلەتەی ئێمە لە دوای ئەوەی کە لەگەڵ ئیمان و ئیسلام و لەگەڵ قورئان و سونەتدا ئاوێتە بووە ناوی هاتۆتە نێو ناوان گەورە پیاوانمان تێدا پەیدا بوون لە بواری علم و معرفەت لە بواری زانستە ئیسلامیەکان لە بواری جەنگ و خەبات و بەرخۆدان بۆ بەرگریکردن لە دین و ژین لە پاشان دواتر لە بواری خەباتی نەتەوایەتی لە هەموو بوارەکاندا ئێمە لە باوەشی ئیسلامداوە لە باوەشی قورئان و سونەتدا بووینە نەتەوەیە کە خەڵک بمان ناسێت پیاوانی گەورە پیاوانی وەکو ئیبن الئەثیر و ئیبن خەلەکان و پیاوانی وەکو صلاح الدین ئەیوبی و دواتر هەموو ئەو گەورە پیاوانەی دیکە وەکو مەولانا خالید و کاگ ئەحمەدی شێخ و مامۆستا سەعیدی نوورسی و ئەوانی دواتر ئەوانە هەمووی لە باوەشی ئیمان و ئیسلامدا و بە قورئان فرچک دراون و بە ئیمان و ئیسلام گۆش کراون بۆیە کەسانێک بوون کە نەک هەر بۆ خۆمان خێر بدەنەوە خێریان داوەتەوە بۆ نەتەوەکانی دیکەش خێر و بەرەکەتیان گەیشتۆتە بازنەیەکی فراوان لە ئوممەت ئێستاش ئێمە ڕێیەکەمان لە بەردەمدا ئاچووخە نەسڕانیەکان بشیانەوێ بە پێی ئەو کتابە مقەدەسەی کە لەبەر دەستیانە کە لە پەیمانی کۆن و نوێ پێک دێت من هەمووی بخوێندێتەوە 3000 لاپەڕەیە کاتێک پەیمانی کتابی مقەدەس هۆڵی بووکی جوولەکە و نەسڕانیەکان دەخوێنیەوە بە هەردوو پەیمانی کۆن و نوێیەوە و لەگەڵ قورئاندا بەراوردی دەکەی ئەمجا دەزانی وەحی خوا یعنی چی و قسەی مرۆڤ یعنی چی هەموو قورئان تەماشاکە زانستی هەموو مرۆڤەکانەوەی کە هەیە کۆی بکەوە بیهێنە عەقڵی هەموو عاقڵمەندان ناتوانێت بە ئینسافەوە ڕەخنە لە ئاەتێک بگرێت ڕەخنە لە حوکمێکی شەرعی بگرێت کە قورئان فەرموویەتی بگوترێ ئەوە نەدەبووە بوایە و دەبووە بوایە هەروەها بەتەکید سنەتی صحیحی پێغەمبەری شەروایە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەویش بریتێ لە جێبەجێکردن و تەطبیقی قورئان ئێمە ڕێیەکە لە بەردەمماندا ئاشووخە ڕێیەکی تەخت و هەموارە قورئان کە پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام یەک کتێبی پێبوو قورئان دوایی کە دەگوترێت سنەت وەکو گوتم یعنی ئەو طریقەی کە قورئانی پێ پراکتیزە کرا و پێ تەطبیق کرا ئەو کتێبە لە بەردەستی ئێمەدا هەیە و تەطبیقەکەشی لە بەردەستی ئێمەدا هەیە کە ڕێوشوێن و ڕێبازی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام هەر ئەوەی دەوێ هیممەت بکەین و قۆڵی لێ هەڵکەین و لێی تێبگەین لەم قورئانە ئەم قورئانە هاتووە کە لێی تێبگەین بەڵێ قورئان خوێندنەوەی بەرەکەتە بەسەردا خوێندرانەوەی بەرەکەتە لێ تێگەیشتنی بەرەکەتە بەڵام قورئان بۆی هاتووە لێی تێبگەین و کاری پێ بکەین كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب سورة صاد قرآن يكا مبارك يعني برهمدار بركتدار ببيس بيتو بيسي مادي معنوي تدايا ليدبروا آياته بويل آياته كان يورد بنوا تي بفكرن تي ورامينا وليتذكر أولو الألباب وبوي أوانيك خاون عقل پندی لێوە بگرن و دەرسی لێوە بگرن و ئەو ڕاستیانەی کە خوا لە قورئاندا بەیانی کردوون لە خوا ڕزق و فیترەتی ئەوانیشدا هەن ئەو ڕاستیانیان کەوێتەوە بیر من بەڕاستی دەستخۆشی دەکەم لە هەر کەسێک لە هەر برایەک هەر خوشکێک هەر قوتابیەک بە تەمەن بێتەمەن هەر مامۆستایەک هەر کەسێک کەم و زۆر لە خزمەت قورئاندایە هەم تەمەنەکەی خۆی بەبەرەکەت دەبێت هەم خۆی زۆر بەهرەمەند دەبێت بەڕاستی قورئان بەرەکەتە نورە ڕۆشناییە هیدایەتە قورئان بیرکردنەوەی ئینسان ڕاست دەکات قورئان دنیابینی ئینسان یا بوونناسی ڕێک و دروست بە ئینسان دەدا ئیمان و عەقیدەیەکی ڕێک و دروستی پێدەدا قورئان پەرستش و پەرستنێکی ڕاستەقینە فێری ئینسان دەکات بۆ خوا و قورئان ڕەوشت و ئاکاری ئینسان جوان دەکات و قورئان پەیوەندیەکانی مرۆڤ و پەیوەندیەکانی کۆمەلگا لە نێو خۆیدا ڕێک دەخا و قورئان سیستمەکانی ژیان لە ڕووی سیاسیەوە دەبێت چۆن بن لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی فێری کۆمەلگا دەکات لەو کاتەوە کە قورئان هات مرۆڤایەتی لێی حاڵی بوو کە حوکمڕانەکان
وەکیلی خەڵکن نوێنەری خەڵکن نەک وەکیل و نوێنەری خوا پێشەوەی قورئان بێ سیستەمی تیۆکراسی هەبوو حکوومەتی دینی دەیانگوت ئێمە ڕەوایەتیمان لە خوا وەرگرتووە پێویستی بە ڕەوایەتی خەڵک نییە خۆیان بەسەر خەڵک و میلەتاندا دەسەپان قورئان خەڵکی فێر کرد يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أي أواني برواتان هنا وفرمانبري خوابكن وفرمانبري بيغمبركن عليه الصلاة والسلام وهي كاربدستانك لخوتانا واتا بفي دينكتان حكمتان بسر دادكن أقرنا روايتيان نامينيت قرآن لخلشي جيان كحكم رانان جوازين لقل خلشي بس خلق أمانتي حكم رانيان بيس باردوون أقرنا مقدس نونا بيروز نونا هيش نلا سروي رخنوان ونلا سروي هلا كردنوان هروها لروي آبوريو إسلام وقرآن أو إلى خلق جيان كاز نعمتكاني خوابوها مقروبة كان خواست نعمتكاني بهميان خلقان دون بيكساني كس لكسي زاتر باش بيونين والأرض وضعها للأنام خلق لكم ما في الأرض جميعا كي لا يكون دولة بين الأغنياء منكم وقرآن لخلشي حالي كركل رويكم ملاياتيوا وجاخ زادو بيوجاخ برزونزم نية يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير خوا جاري دا أي خلقنا أي مروفايتي يوما لنيروميك هنا وتدي بهمو نتوكان بهمو رنگو زمانا كان يكدا يكبابتان هي دواي جراو من بچن هوزو نتويك تاكو بيك آشنابن بيك وهاوكاربن بريسترتان لا إخوة باريسكارترتان هروها لروين نتويوا خواهی پروردگار لمروفایەتی حاڵی کرد کە ئەوە نەتەوەکان دابۆژبوونی مرۆڤایەتی بۆ نەتەوەکان بەپێی ئیرادەی خوایە و ڕەنگ و زمانی جۆرا و جۆر و جیاوازی نەتەوەکان نیشانەی خوایە واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين هروها گەلێک بەهاو گەلێک ڕاستی دیکە کە ئێستا لە نێو مرۆڤایەتیدا بوونە شتی ئاشکرا و بەڵگەنەویست پێشتر چین و کوڵی لێکراو بوون جیاوازی نێوان ژن و پیاو جیاوازی نێوان نێر و مێ کاتێک کە ئیسلام هات لە یۆنانی ئێستا و لە ڕۆمای ئێستادا ئەوروپای ئێستادا مناقەشە لەسەر ئەوە بوو ئایا ئافرەت وەکو پیا و ڕوحی هەیە یان نا نەفسی هەیە یان نا دوایی گوتیان بەڵێ هەیەتی بەڵام ڕوحێکی حەیوانی هەیە ئیسلام فەرمووی نەخێر هەر وەکو یەکن بعضكم من بعض چێ بۆ خوا سوڵحاوترە لە لای خوا بەڕێزترە سەنجی مەحەک نە ڕەشی و سپێتیە نە پیری و گەنجێتیە نە نێرومێتیە نە دەسەڵات و بێدەسەڵاتیە بەڵکو تەقوایە تەقوا شتێکە هەموو کەس دەستی لێی ژیر دەبێت گچکە و گەورە دەوڵەمەند و هەژار ڕەش و سپی نێر و مێ هەمووی دەستی لە تەقوا ژیر دەبێت بەڵام هەمووی ناتوانێت خۆی سپی پێسکا و یان ڕەش پێسکا خۆی بکاتە نێر یا بکاتە مێ دەوڵەمەند بێ یاخود هەژار بەڵام هەمووی دەتوانێت ئەهلی تەقوا بێت تەقوا یعنی بە وریایی ژیان یعنی لە خۆت وریابی شتێک نەکەی خوا پێی ناخۆش بێت خوا دوشتی پێ ناخۆشە ئەرکەکانی بشوێنی قەدەغەکانی بشتێنی ئەوانەی کە خوا فەرزی کردوون جێبەجیان کە ئەوەی کە خوا قەدەغی کردوون خۆتیان لێ پارێزە هەموو کەس دەتوانێت ئەوە بکات بە ئومێدی ئەوە کە ئێمە لە وڵاتی ئێمەدا لەم هەرێمی کوردستانەدا و لە سەرتاسەری جیهانی ئیسلامیدا زیاتر گرنگی بە قورئان بدەین لە دەوری قورئان کۆبینەوە بیخوێنین هی تێبگەین کاری پێ بکەین لە ژیانی ڕۆژانەماندا تەطبیقی کەین پراکتیزەی بکەین بۆ ئەوەی لەو هەموو نەهامەتیانەی کە لەگەڵیاندا دەستەوێخەین ئەو هەموو قەیرانەکەڵەکە بوانە ئەو هەموو زوڵم و ستەم و گەندەڵی و خراپەیە دەربازمان بێت هەم دنیاکەمان ژانێکی بەختەوەرانە بێت ژانێکی سەربەرزانە بێت ژانێکی پێشکەوتوانە بێت نەک دواکەوتوانە کە بەهۆی لادانمان لە ئیسلام و دوورکەوتنەوەمان لە قورئان ئێمە دواکەوتوین و هەم دوا ڕۆژیشمان سەرفرازانە بێت ڕووسور بین سەربەرز بین بڵین خوا ئێمە بەندەی تۆ بووین بە بەڵگەی ئەوە کە شوێن تابەکەی تۆ کەوت بووین و ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئومەتی تۆ بووین بە بەڵگەی ئەوە کە ڕێبازەکەی تۆمان گرتبوو ئەو ڕێبازەی تۆ کە بریتی بوو لە جێبەجێکردنی قورئان ئێمەش بەو ڕێبازەدا ڕۆیشتین خوا بەلوتف و کەڕەمی خۆی دەروی خێر لە میلەتەی ئێمە و لە هەموو میلەتانی موسڵمان بکاتەوە وەخوا زیاتر عەقڵ و دڵمان ڕۆشن کاتەوە بە نووری قورئان و نووری
فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا هیدایەتماندا کە زیاتر لەگەڵ قورئاندا ئاوێتە ببین تێکەڵ ببین پێی ئاشنا ببین بۆ ئەوەی بەختەوەری دنیا و سەرفرازی دوا ڕۆژ بین. وە جارێک کرد دەستخۆشی دەکەم لە هەموو ئەوانەی کە لەگەڵ قورئاندا خەریکن خزمەتی قورئان دەکەن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. وأن اعبدوني هذا صراط مستقيم. ألم أعهد إليكم يا بني آدم ألا تعبدوا الشيطان إنه لكم عدو مبين. وأن اعبدوني هذا صراط مستقيم. ولقد أضل منكم جبلا كثيرا أفلم تكونوا تعقلون. هذه جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بما كنتم تكفرون. اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم
اليوم نختم على أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون ولو نشاء لطمسنا على أعينهم فاستبقوا الصراط فأنى يبصرون صدق الله العظيم. بەڕێزان باڵێتێکی دیکۆمنتاریمان هەیە داوا لە هاوکارانی بەڕێزم دەکەم تاوەکو بۆمان ئامادە بکەن بەوەی بەیەکەوە ئەو بابەتە دیکۆمنتاریە ببینین. بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە کەناڵی یاسمانی پەیام. ئەم پرۆگرامە سەرەتا لە ڕێگای ئاگداریەکەوە کە لە هەردوو کەناڵی پەیام و بانگەوازەوە بڵاوکرایەوە پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزی ڕاگەیاند. لەم پرۆسێدا 115 کەس ناوی خۆیان تۆمار کرد و لە ڕێگەی تاقیکردنەوە ئێختیباری سەرەتاییەوە 56 بەشدار بوو مانەوە. ئەم 56 بەشدار بووە لە قۆناغی یەکەمدا لە ڕێگەی تەلەفۆنەوە بەشداریان کرد و هەرێکەیان بە پێی ئەو چەند ئاەتی کە بۆیان دیاریکرا بۆ قۆناغی یەکەمیان تێپەڕاند. لەو 56 بەشدار بووە 20 بەشدار بوو سەرکەوتن بۆ قۆناغی دووەم. لە قۆناغی دووەمدا هەرکام لەو 20 بەشدار بووە کە بەسەر هەریەکە لە شارەکانی هەولێر و سلێمانی و کەرکووک و هەڵەبجەدا دابەش بوون هاتنە ناو ستۆدیۆ و لە بەردەم لیژنەی دادوەریدا ڕاستەوخۆ قورئانیان خوێند. بەم شێوەیە لیژنەی دادوەری بە شێوەیەکی دروست و شایستە و بەڕێگەی یاسای تایبەت بە پێشبڕکێی قورئانی پیرۆز دادوەری پرۆسەکەیان کرد و 6 بەشدار بوو سەرکەوتن بۆ قۆناغی سێم و کۆتایی. لە قۆناغی سێمدا جارێکی دیکە و بە ئامادەبوونی لیژنەی دادوەری ئەو 6 بەشدار بووە لە ستۆدیۆدا و بە شێوەی ڕاستەوخۆ قورئانیان خوێندووە. ئەگەرچی لیژنەی دادوەری چەند ڕۆژێک دوای کۆتا هەڵقەی بەرنامەکە کە لە 27 ڕەمەزاندا کۆتایی هات نمرەی خۆیان بۆ بەشداربووەکان دیاری کرد و پلەکانی یەکەم و دووەم و سێمیان دیاری کرد، بەڵام بە باش زانرا بۆ ئەمڕۆ بۆ ناو ئەم ئاهەنگە هەڵگیرێت و خیتامی ئەم ئاهەنگە بە میسک و عەمبەر و گوڵاوی پیرۆز و بەرەکەتی قورئانی پیرۆز بێت. لیژنەی دادوەری پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. شێخ حسێن شێخ تاهیر شێخ شاکر بەرزنجی لە ساڵی 1970 لە قەزای کفری لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی دیبلۆمە لە زمانی عەرەبی و بەکالۆرێوسە لە زانستە ئیسلامیەکاندا. شارەزایی تەواوی هەیە لە بواری زانستی دەنگ و ئاوازی تایبەت بە قورئانی پیرۆز. بەشداری چەندین پێشبڕکێی نیشتیمانی قورئانی پیرۆزی لە شارەکانی بەغداد و کەربەلا و نەجەف و زوبێر کردووە. ساڵی 2008 کراوە بە دادوەری پێشبڕکێی نیشتیمانی ئەنجومەنی وەزیران لە بەغداد. کراوە بە دادوەر لە پێشبڕکێی قورئانی پیرۆز لە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و دوهۆک و هەڵەبجە. لە ساڵی 2012 کراوە بە دادوەر لە گەورەترین پێشبڕکێی نیشتیمانی قورئانی پیرۆز لە پارێزگای میسان. وەک قورئان خوێنی نێودەوڵەتی بەشداری پێشبڕکێی کردووە لە وڵاتەکانی هەندستان و مالیزیا و ئوردن و ئێران. پلەی بەرزی جیاجای بەدەستهێناوە. لە ساڵی 2007 بەشداری کردووە لە پێشبڕکێی جیهانی قورئان خوێنان لە کوالە لامپوری مالیزیا و پلەی شەشەمی لە سەرئاستی جیهان بەدەستهێناوە. خاوەنی مەدالیای ئاڵتوونی و چەندان خەڵاتی جیاجەیە لە بواری قورئان خوێندندا و چەندان خولی بۆ فێرخوازانی دەنگ و ئاوازی قورئانی پیرۆز کردووەتەوە و چەندان مۆڵەتی لەو بوارەدا بەخشیوە. ئەندامە لە یەکێتی قورئان خوێنانی جیهان. محمود عەبدوڵڵا محمود لە ساڵی 1984 لە سلێمانی لەدایک بووە.
لە ئێستادا مامۆستایە لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە تەفسیر و زانستەکانی قورئان. خاوەنی مۆڵەتی قیراەتی عاسمە بە هەردوو ڕیوایەتی شوعبە و حەفظ. بەشداری کردووە لە چەندین پێشبڕکێی لەبەرکردنی قورئان و چەند جار پلەی سەرکەوتنی بەدەستهێناوە. لە چەند پێشبڕکێ و دەنگخۆشی و لەبەرکردنی قورئاندا دادوەری تەجوید و جوان خوێندنەوە بووە. ئیسماعیل حەسەن فەتاح لە ساڵی 1984 لە سلێمانی لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسە لە پزیشکی و نەشتەرگەری گشتیدا. ئێستا قوتابی دکتۆرایە لە نەخۆشیەکانی منداڵاندا. لە ساڵی 1994دا یەکێک بووە لە 5 یەکەمەکەی هەرێمی کوردستان بۆ لەبەرکردنی یەک جوزء لە قورئانی پیرۆز. لە ساڵی 2002دا هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە. لە ساڵی 2007 و 2008دا پلەی یەکەم و دووەمی بەدەستهێناوە لە پێشبڕکێی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە سەرئاستی عێراق بۆ لەبەرکردنی 20 جوزء و هەموو قورئانی پیرۆز. ساڵی 2007 پلەی یەکەمی بەدەستهێناوە لە لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆز لە سەرئاستی هەرێمی کوردستان و شاری مووسڵ. لە ساڵی 2011 بۆ جارێکی دیکە پلەی یەکەمی بەدەستهێناوە لە سەرئاستی هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان و شاری مووسڵ. وەکو دادوەری تایبەت بەشدار بووە لە چەندین پێشبڕکێی جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز و پێشبڕکێی بانگبێژی لە سەرئاستی هەرێمی کوردستان. پسپۆڕی بواری یاساکانی جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆزە. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان لەجێی بمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە خدا گەر قابیلی دیبم هەتا سەر جەیبی 100 پارەم. هینە نەتیجەی یای باڵای تۆن نیشانەی ویساڵ حاڵی ئاڵای تۆن. لە میسریا شەرتە بە بەیاد دەست پێکەوە بەیاد کۆتایی پێبێنێ. سرعەتەکەی من بە شێوازێک بوو لە هەندێک شوێنە لە مەقتەعێکە لە کەلیمەیەکە پەلەیەکە. ذلك الفوز العظيم. دەستخۆشی لێ یەکەم ینی لە دوو ئاەتا کە دوورودرێژ بوون وەستانەکان کرد دیارە بەهۆی ناچاریوە جاری وایە هەناسەت پێ نامێنێ لەسەر شوێنێکی گونجاو وەستان. بیرۆکەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بیرۆکەیەکی پەرشوبڵاو بوو لە سەرەتایە. ڕاستەکەی چەندان بۆ چوونی جیاواز هەبوو لەسەرەوەی کە ئێمە لە ڕەمەزانە بتوانین بەرنامەیە بکەین کە شایستە بە قورئانی پیرۆز و شایستە بۆ مانگە پیرۆزە بێ. بیرۆکەکە لە سەرەتا بۆ مانگی ڕەمەزان نەبوو ڕاستەکەی، بەڵام ئێمە دەکرێ بڵێن لە مانگی ڕەمەزانە فۆرمۆلەمان کرد و جێبەجێمان کرد. ئەویش بەو شێوەیە بوو کە ئێمە چۆن بتوانین بەرنامەیە بکەین کە بە جۆرە لە جۆرەکان داهێنانی پێوە دیار بێ بۆ مانای کە هەم ناوەڕۆکی بەرنامەکە شتێکی تازە و نوێ بێ و هەم ستایلی پێشکەشکردنی و هەم ئەو باگراوندەی کە هەیەی، چونکە ئێمە بزانین لە سێ شت پێکاتوە بەرنامەیە. ئەویش یەکی چەند بریتێ لە باگراوند واتە ئەو خەلفێتی لە پشتیوەتی یاخۆ ئەو دیکۆرەی کە هەیەی و دوام ئەو ناوەڕۆکەی کە هەیەی و سێم ئەو شێوازی جێبەجێکردنەیە. بۆیە بیرۆکەکە دوایی وردە فۆرمۆلە بوو لەگەڵ برانی بەڕێزم لە ستافی بەڕێوەبردن و با پشگیری بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ دوجار ئەمەی کە ئێستا بە ئاوا بڵین کە تێپەڕی لە 27 ئاڵقەمان لە بانگی ڕەمەزانە پێشکەش کرد و ئەمڕۆژ ئێمە کۆتا ئاڵقەی لێرە بینین بەم شێوەیە بە ئاوا بڵێن بیرۆکەکە کۆکرایەوە و هەروەها بەو شێوەیە جێبەجێ کرا. ئەم بیرۆکەیە ڕاستەکەی ئێمە ناڵێن پێرفێکتە واتە هەموو شتێکی تەواوە، بەڵام ئێمە توانیمان لانی کەم لە ڕەمەزانی ئەم ساڵدا ینی بە جۆرە لە جۆرەکان شتێ بکەین کە شایستە بێ بە قورئانی پیرۆز و هەروەها بۆ مانگە. لە بیرۆکەکە شتێک هەیە کە زۆر گرنگە بەلای ئێمەوە و ئێمە بەردەوام بیرمان لەوە کردەوە کە ئێمە چۆن لە هەرێمی کوردستانە بگەڕین بە دوای ئەو کەسانی کە دەنجیان خۆشە لە بواری قورئان خوێندنە، چونکە ئێمە ئەگەر سەیری تایتڵی بەرنامەکە بکەی پێشبڕکێی نیشتیمانی
بۆ دەنخۆشی و جوان خوێندنەوە ینی دەنخۆشی پێشکەوتووە. بیرۆکەی دروستکردنی ئەم دیکۆرە کەوا تەڵەبیاتیان ئەوە هەبوو کەوا کارێکی جیاوازە بکەین بۆ بەرنمەیەکی کەناڵی ئاسمانی پەیام. ئەوە بوو بیرۆکەکە دوای هاتن و سێرکردنی کۆی پرۆژەکە. بەڕاستی من شوێنەکەم دینی تەرحیەوەم کرد کەوا پێویستە کات ڕووپۆشی ئەم ناوم ستودیۆیە ئامادەکرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم دیکۆرەی تیا بکەین. ئەوە بوو بەڕاستی ستافی داری کەناڵی پەیام و بەتایبەتیش لە ناویانە بەڕێوەری گشتی کاک فاروق کاک حاجی فاروق کە بەڕاستی زۆر بە دڵگەرمی و زۆر بە جددیەوە هاتە پێشەوە و نیەتی سەرخستنیان پرۆژەی هەبوو. بەڕاستی گەر ئەو تەواجودی جددی لەگەڵ کاک پەیوەندا بەو جددیەتە نەهات نایەتە پێشەوە لەوانەیە ئەم ئیشە سەری نەگرتایە. خۆی ئەم هونەرە هونەرێکی لەبیرکراوە، هونەری ئیسلامی هونەرێکە تا ئێستا لای ئێمە کەم تا زۆرێک خەڵک ئاشنانیە پێی بە حکومی چی بە حکومەوەی تاکو ئێستا ڕێگە نەدراوە کار ئاسانی بکرێ بۆ هاتنە پێشەوەی ئەم هونەرە. ئەو بەڕاستی ئەو سکێچی ئەم دیزاین و ئیشە دوای تەختی تێکمان بۆ کێشە وەکو مناقەشەمان کرد لەگەڵ ستافی ئیداری کەناڵی پەیام. ئەوە بوو چوە بابی جێبەجێکردنەوە بابی دیزاینەوە. بەرنمەیەکی ناوازە و قەشەنگمان هەبوو لە کەناڵی پەیام، ئەویش بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. لە ناو ئەم بەرنمەیەدا بەرنمەیەکی ترمان هەبوو، ئەویش بە ناوی پێشبڕکێی نیشتیمانی بۆ خوێندنی قورئانی پیرۆز بۆ دەنخۆشی و ئاوازەکانی قورئانی پیرۆز. سوپاس بۆ خۆی گەورە بە درێژایی 27 ڕۆژ لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە توانیمان بەرنمەیەکی وا پێشکەش بکەین و پێشبڕکێکی ناوازە و جوان پێشکەش بکەین کە سەرتاسەری هەرێمی کوردستان سوپاس بۆ خۆشەویستان و دۆستانی قورئان بەشدار بوونتایە و چەندەها کەس کە بە دەنگە زوڵاڵەکەیان توانیان ئەدائێکی جوان و خوێندنێکی باش و لە مستەوایەکی زۆر باشە توانیان بەشدار بن و کۆمەڵک لەو خۆشەویستانە طبعاً توانیان قۆناغەکان ببڕن چونکە بە چەند قۆناغێک ئەم پێشبڕکێ ئەڕۆیشت لەگەڵ هەردوو برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر ئیسماعیل وەکو دادوەری ئەحکامی تەجوید و دکتۆر مەحموود دادوەری وەقف و ئیبتیدا و بەندەش دادوەری سەوت و لەحن ئێمە دادوەری ئەم کارەمان کردووە. ئەم پێشبڕکەیە توانیمان سوپاس بۆ خوا کارێکی باش ئەنجام بدەین و بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان لە کەناڵی پەیامەوە کارێکی وا و پێشبڕکەیەکی وا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی نیشتیمانی کە ئەنجام بدرێ کە الحەمدوللا سوودێکی چاکی هەبووە و بینەرێکی باشیشی هەبووە و دەستخۆشکەرێکی باش هەبووە بۆ کەناڵی پەیام و بۆ دۆستان و خۆشەویستان و بەڕێوەبەرانی ئەم کارە. ئێمە وەکو بەشی کۆنتترۆل لە 3 گروپی سەرەکی پێگاتبووین کە دەرهێنەر و تەواوی بەشەکانی بەرنمەکەمان بەڕێوە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. ئیشی سەرەکی ئێمە ئەوە بوو ئەم بەرنامە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بوو کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بوو هەموو ئەرکەکە کەوتە سەر دوای ئامادەکردنی بەرنامەکە و شتانە ئیشی فەنیە کەوتە سەر بەشی کۆنتترۆل. بەشی کۆنتترۆلش بەسەر 3 گروپادا بەش بووە کە ئێمە توانیمان ئیدارەی بەرنامەکە سوپاس بۆخوا بە سەرکەوتووی ئەوەی کە خەڵکی شایەتی بۆ داین لەم تەلەڤیزیۆنەوە بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی وەها مۆنتاژێکی جوانی تیادا بکەین کە پیشانی بینەری بن هەم بۆی بەرنامەکە بۆی ئەوەی کە توانیمان ئێمە حەز و ئارەزوویەکمان لەوە هەبوو کە بەرنمەیەکی خۆش بوو کە لە مانگی ڕەمەزانە هەم بۆ بە شێوەیەکی ڕۆحی تەسیری لەسەرمان هەبوو هەم بۆ درێژە پێدەری ئەو بەرنامانەیە کە ئێمە ڕۆژانە لێرەدا جێبەجێ دەکەین. بیرمان لەوە کردوەوە کە ئەم بەرنمەیە کۆتایی بنەیە بەم شێوەیە بەڵکو ئێمە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان بەردەوامی پێ بدەین. بەسی وادارین ئێمە هاوکارمان زۆر بێ بۆ ئەوەی کە ئێمە و دەنگخۆشانەمان هێناوەتە سەر شاشەکە بینەر بینی واروە لانی پەیوەندیدار مەسەلەن بۆ نمونە بە جۆرە لە جۆرەکان ئەم کەسانیان بینیوە بۆیە هیوادارین ینی بە جۆرە لە جۆرەکان زیاتر گرنگی بەم کەسانە بدرێ هەم لە لای ئێمە و هەم لە ئەو لایەنەشەوە کە دەتوانێت ڕۆڵی زیاتر بجێڕێکەمە بەسمان لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. دیزاینەکەش بە حەقەت ئێمە کۆمەڵێکی گیر و گرفتی گەورەمان بۆ هاتە پێشەوە. یەکێک لەو گیر و گرفتانە شێوازی موقعی ئەم دیکۆرەکە بەدەر نەبوو لە کۆمەڵک معانات زایدەنبوونی کاتێکی کەم ینی بەڕاستی ئەم دیکۆرە
لە ماوەی کەمتر لە 14 ڕۆژە جێبەجێکراوە کە ئەمە خۆی بۆ خۆی هەر جۆرێک لە معجززەیە ینی ئیشێکی وا قورس قەت بە 14 ڕۆژ ناتوانانی جێبەجێکەی. بەڕاستی بەرنمەیەکی زۆر جوان بوو، بەرنمەیەکی زۆر باش بوو، بینەرێکی زۆری هەبوو، خەڵکی زۆر لێ ڕازی بوون. ئێمە بە شێوازێکی ئەکادمی سپاس بۆ خۆی پەروەردگار توانیمان کارەکە ئەنجام بدەین بە یارمەتی ئەو برا و دۆست و خۆشەویستانەی کە هاوکارمان بوون لە کەناڵی ئاسمانی پەیام و من سوپاس و ڕێزم هەیە بۆ هەمویان، بۆ ئەو برایانێک کە هەمویان هیلاک بوون لەم کارەیە، برایانی کامێرەمان، ئەوانەی لە پشت کامێرەوە، ئەوانەی کە کاک حاجی کە بەرپرسی ڕئیسی ئەم کەناڵەیە و دەعمێکی باشی کردین بۆ ئەم بەرنمەیەوە، بۆ ئەم پێشبڕکێیە و کاک پەیوەند و هەروەها برایانی تر خوای گەورە هەموو لایەکیان مۆفەقکان انشاء الله. من لێرەوە زۆر سوپاسی هەموو هاوکارەکان مەکەم لە بەشی کۆنتترۆل و هەروەها لە بەشی دیکۆلەوە هەر دووبرای بەڕێزم دەرهێنەر کاک ناتوان هەموو ناوی هەموو بەشەکە بەرم چکە زۆرە بە تایبەتی برایان دەرهێنەر کاک عادل و کاک عەبدولخالق. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان. خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان
فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم بەڕێزان زۆر سوپاسی ئەوەی عزیز و خۆشەویست دەکەین کە لەگەڵ ئێمە بەردەوامن پشت و درێژن بۆ ئەوەی تەواوی بڕگەکانی پرۆگرامەکەمان ببین و ببیستن. بەڕێزان ئێستاش بابەتی پێویستی لیژنەی دادوەری دەبیستن کە شێوەی داوەریکردنی لیژنەکە لە پرۆسەی بەجێگەیاندنی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان ڕوون دەکاتەوە. کاک شەحسێن بافەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وصحبه أجمعين. صلاة ورحمة إخوانها مولاي أكبر وشيستان وعزيزان أم بيشبركي اجتماعي بدن خوشي وجوان خوين القرآن البيروز كبيشكش على كنالي بيان أسماني بيان لا بيستحوض روجي مانجا رمضاني بيروز دا طبعا لو بابەتە دیکومنتاریەکە ئاماژە بە زۆر شکرا من هەر چەند ئیزافەیەکم هەیە بۆ ئەوە. ئەم پێشبڕکێیە بیرۆکەکەی برای ئازیزمان کاک پەیوەند کە تەڕحی کردبوو لەگەڵ جەنابی کاک حاجی الحەمدولله بیرۆکەیەکی باش بوو پەیوەندی بە منەوە کرد کە بتوانین ئەم پێشبڕکێیە بە شێوەیەکی ئەکادمی و بەو شێوەی کە لە پێشبڕکێ نێودەوڵەتیەکانان لەسەر ئاستی جیهانە ئەکرێت بتوانین لەگەڵ هەردوو برای بەڕێزم کاک دکتۆر ئیسماعیل و کاک دکتۆر مەحموود بتوانین بە شێوازێکی زانستیانە دادوەری بکەین ئینشاءالله. چۆنێتی پێشبڕکێکە بە هەردوو قوتابخانەی میسری و عێراقی تیلاوەی تیا خوێنراوە بە شێوازی تیلاوە. قۆناغی تەمهیدی ئەوە بووە کە 115 کەس وەکو ئاماژەی پێکرد بەشدار بوون. ئەم 115 کەسە لە ڕێگەی تەلەفۆنەوە اختیبار کراون 56 کەس سەرکەوتون پاشان 56 کەسەکە هێنرا لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندیان پێوە کراوە لە کەناڵی ئاسمانی پەیام و هەڵسەنگاندنیان بۆ کراوە. پاشان لەم 56 کەسە 20 کەس سەرکەوتون بۆ قۆناغی دووەم و لە قۆناغی سێمان 6 کەس. بەڵام شتێک لێرە هەیە بۆ ئەوەی ئاشکرای بکەین ئەوش ئەوەیە دوای ئەوەی کە لە قۆناغی کۆتایی قۆناغی شەشەم ئەو خۆشەویستانە قۆناغی سێم ئەو خۆشەویستانە هاتنە ستودیۆ قورئانیان خوێند ئێمە یەکسەر ڕاستەوخۆ لە نرەماندانن. بۆچی؟ لەبەرەوەی داوامان کرد کە بە سەوت و سوورە قورئان خوێندنی ئەم خۆشەویستانە دووبارە گوێیان لێ بگرینەوە بۆی زیاتر دادپەروەرانە ئێمە بتوانین نمرەیان بۆ دابنین. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم پێشبڕکێیە ئەوەیە کە هەر کەسێک لەو بەشدار بووە خۆشەویستانە کە بەشدار بوون نەسی موسحەفەکە لەسەر لاپەڕەیەکی ئەی4 لە بەردەم دادوەرەکان دابووە
ڕاستەوخۆ هەڵەکان لەسەر مصحەفەکە دیاری کراوە بۆ ئەوەی ئێمە لەو کاتێک کە دادوەری ئەەکەین چاوێکمان لەسەر مصحەفەکە نەبێ و یەکێکی تریش لەسەر قورئان خوێندنەکە بۆی لەو کاتە ڕاستەوخۆ بتوانین لەسەر مصحەفەکە هەڵەکان دیاری بکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد. لقد خلقنا الإنسان في كبد. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد. لقد خلقنا الإنسان في كبد. أيحسب أن لن يقدر عليه أحد. يقول أهلكت مالا لبدا. أيحسب أن لم يره أحد. ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين. فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة. ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين. فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة. العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي
وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة وما أدراك ما العقبة العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة والذين كفروا بآياتنا هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة صدق الله العظيم. ئێستاش باڵڕێز مامۆستا عەلی باپیر بفەرموێت بۆ پێدانی خەڵاتی تایبەتی خۆی و خەڵاتی تۆڕی میدیایی ببەخشێت بە هەرێک لە لیژنەی دادوەری و سەرپەرشتیاری بەرنامەی گوڵزاری ڕەمزان. بەڕێز کاک شێخ حوسێن بەرزنجی دادوەری دەنگ و ئاواز بافەرمێت.
بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن دادوەری جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. بەڕێز کاک دکتۆر مححمود عەبدوڵڵا دادوەری وەستان و دەستپێکردن. بەڕێز کاک پەیوەند عومەر سەرپەرشتیاری بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر. ئێستاش بەڕێز کاک محەممەد حەکیم بفەرمێ بۆ پێدانی خەڵاتی تۆڕی میدیایی کۆمەڵ بە هەریەکە لە پێشکەشکارانی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بۆ کاک ڕیاز و کاک بەختیار و بەندە. زۆر سپاس. بەڕێزان ئێستاش سەرنجتان بۆ بڕگەیەکی گرنگی ئاهەنگەکەمان ڕادەکێشین کە بریتە لە ڕاگەیاندنی سەرکەوتوەکانی ئەم پێشبڕچەیە کە بریتین لە یەکەم و دووەم و سێم. هەڵبێت دەبێت ئەو ڕاستیە بڵین کە هەمووان سەرکەوتون و لێرەدا دۆڕا و براون نییە، بە تایبەتی و خۆشەویستانەمان کە لێرن چونکە سەرجەمیان سەرکەوتون بۆ خۆناغی بەر لە کۆتایی. بەڵام ئەمە سروشتی هەر پێشبڕچەیەکە کە بە نمرە و کۆنمرە مونافەسەکە دیاری دەکرێت و ئەنجامەکەی وەردەگیرێت. السلام عليكم ورحمة الله. خۆشەویستان، ئێمە لە سێم کەسەوە دەست پێکەین کە ئەویش برای بەڕێزمان کاک ڕاستی عوسمان بابەکر لە سلێمانی 91.6 هێناوە کۆی دەرەجەکەی. دووەم کاک سەرخێڵ تۆفیق محەممەد محیدین لە سلێمانی 94.45 بەدەست هێناوە. یەکەم پیرۆز بێت لە هەمویان لە هەرسەیان کاک جەلال یوسف حسێن لە شاری هەولێر کۆی نمرەکانی 95.7 پیرۆز بێت لە هەولایەکە ئینشاءالله.
بەڕێزان ئێستاش بەم شێوەیە خەڵاتەکان دابش دەکرێن. خەڵاتی یەکەم واتە براوەی یەکەم کریستاڵێکی پێشکەش دەکرێت لەلایەن تۆڕی میدیایی کۆمەڵ لەگەڵ بڕی $1000 گەشتێکی عمرە لەلایەن کۆمپانیای سەماواتەوە واروەها دیاری کۆمپانیای بەمۆ پێشکەش دەکرێت. دیاری کۆمپانیای ئەسێش کە تاکە بریکاری تیشکنێتە با نوێنەرانی بەڕێزی ئەو کۆمپانیانە بفەرمونون بۆ دابشکردنی خەڵاتەکە. با نوێنەری کەناڵی ئاسمانی پەیامیش بێتە سەرستێج. با براوەی یەکەم بفەرمێت. فەرموو لەو لاوە خەڵاتی تۆڕی خەڵاتی کەناڵی ئاسمانی پێیام لەلایەن بەڕێز کاک پەیوەند عومەرەوە پێشکەش دەکرێت کە کریستاڵەکە و بڕی $1000. گەشتێکی عمرە کە لە ڕێگەی کۆمپانیای سەماوەتەوە ئەنجام دەدرێت. ئەو گەشتە و نوێنەریان بەڕێز عەبدوڵڵای مەلا سەعیدی سیاگوێزی خەڵاتەکە پێشکەش دەکات. دیاری کۆمپانیای ئەسێ تاکە بریکاری تیشکنێت بەڕێز هەڵۆ حەمەنووری پێشکەشی دەکات. دەسپاس کاکتەر فەرموو. بەڵێ ئەوش خەڵاتی یان دیاری کۆمپانیای بەمۆ بوو بۆ براوەی یەکەم. فەرموو. براوەی دووهەم با بفەرمێت. ئەکسەر خێڵ کریستاڵێک و بڕی $700 ئەمریکی لەلایەن بەڕێز کاک پەیوەند عومەر بە نوێنەراتی کەناڵی ئاسمانی پێیام پێشکەشی دەکرێت. گەشتێکی عمرە لە ڕێگەی کۆمپانیای سەماوەت بۆ حەج و عمرە لەلایەن بەڕێز عەبدوڵڵای مەلا سەعیدی سیاگوێزیەوە پێشکەش دەکرێت. دیاری کۆمپانیای ئەسێ تاکە بریکاری تیشکنێت لەلایەن بەڕێز هەڵۆ حەمەنووریەوە پێشکەش دەکرێت. هەروەها لەگەڵ دیاری کۆمپانیای بەمۆ. زۆر سپاس بۆ کاک سەرخێڵ. براوەی سێهەممان با بفەرمێت. کاک ڕاستی کریستاڵێک و بڕی $500 لە دیاری کەناڵی ئاسمانی پێیامە و کاک پەیوەند عومەر پێشکەشی دەکات. گەشتێکی عمرە لە ڕێگەی کۆمپانیای سەماوەت بۆ حەج و عمرە بەڕێز عەبدوڵڵای مەلا سەعیدی سیاگوێزی پێشکەشی دەکات. هەروەها دیاری کۆمپانیای ئەسێ تاکە بریکاری تیشکنێت بەڕێز هەڵۆ حەمەنووری پێشکەشی دەکات. لەگەڵ دیاری کۆمپانیای بەمۆ کە کاک پەیوەند عومەر بە نوێنەراتی ئەوان پێشکەشی دەکات. پیرۆز بێ لەم بەڕێزانە. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک حەجی و کاک
ببورە نوێنەری کۆمپانیای ئەسێ جارێکی تر بێتەوە سەر ستەیج. حەفید دیاری پێشکەش بە بەڕێز کاک ئەلەند سەردار دەکات. کاک ئەلەند فەرموو. لەگەڵ دیاری کۆمپانیای ئەسێ تاکە بریکاری تشکنێت بۆ کاک ئەلەند سەردار. کاک هاوژین عومەر بفەرمێت بۆ پێدانی خەڵات بە کاک محەممەد ئیسماعیل یەکێکی تر لە بەشداربوانی بەڕێزی ئەم پێشبڕچەیە. هەروەها دیاری کۆمپانیای ئەسێ بۆ بەڕێز کاک محەممەد ئیسماعیل لەلایەن کاک بەڕێز هەڵۆ حەمەدووریەوە پێشکەش دەکرێت. زۆر سپاس. بەڕێز کاک حاجی دیاری با بفەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵات بە بەڕێز وەلید حەسەن. هەروەها دیاری کۆمپانیای ئەسێ بۆ کاک وەلید حەسەن لەلایەن بەڕێز کاک هەڵۆ حەمەنووری. سوپاس بۆ ئەو ئازیز و بەڕێزانە، زۆر سوپاس بۆ هەمووتان.